ئایا ڕادەستکردنی لیستی مووچەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان کاریگەری لەسەر پرۆسەی تەوتین دەبێت وەک چۆن لە لیستی پێشمەرگە سازشکرا؟ ئایا لە پرۆژەی هەژماری منیش سازش دەکرێت؟ سازشکردنی حکوومەت یارێم لەسەر پرسی مووچەی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بە هەنگاوێکی گرنگی پابەندبوونی حکوومەت یارێم بە بڕیارەکانی بەغدادا دەنرێت، چونکە لە ماوەی ڕابردوو حکوومەت یارێم زۆر پێداگری لەسەر ئەوە دەکرد کە بە هیچ شێوەیەک لیستی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان بۆ بەغدا نانێرێت. بەڵام لە پێشهاتێکی نوێ دوێنێ نووسراوێک بڵاو بوویەوە کە تیایدا ئومێد سەباح سەرۆکی دیوانی سەرۆکایەتی حکوومەت یارێم داوا دەکات کە وەزارەتی ناوەخۆ و وەزارەتی پێشمەرگە لیستی ناوی موچەخۆرەکانیان بە ناوی سیانی ئامادە بکەن لە شوێنی کۆت. ئەمەش دوای پێداگری بەغدا هات لەسەر ئەوەی کە بە هیچ شێوەیەک ناسنە ژێرباری داواکاری حکوومەت یارێم بەهۆی موچە لە ڕێی کۆدەوە بنێرن. با بڕوای چاودێران بەغدا لەسەر تەوتینیش تاوەکو ئێستا پێداگری دەکات، هەرچەندە حکوومەتی هەرێم دەیەوێت بۆ چوونی بگۆڕێت، بەڵام پێدەچێ هاوشێوەی موچەی هێزە ئەمنیەکان لەسەر تەوتینیش پێداگر بن. بە ئەگەری زۆرەوە مەسەلەی تەوتینیش لە بانکە فیدراڵیەکانی عێراق لە کۆتاییدا دەسەپێندرێت و حکوومەت یارێم جگە لە پابەند بوون هیچ دەرفەتێکی تری لە بەردەمدا نامێنێت، چونکە هیچ بژاردەیەکی تری نییە و بەو پێشکێشەیەکی گەورەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی تەوتینەوە چارەسەر دەبێت.